لەناو ئەم کارگەیەدا ساڵانێکی زۆرە دەستە شارەزاکان بەرهەمی جۆرا و جۆر دروست دەکەن، بەرهەمێک کە کوالیتی و جوانی بەشەیەکە لە ناسنامەی ئەم شوێنە. بەڵام ئەم توانایە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە تەواوی بەکار نەهاتووە و کارگەکە لە ئێستادا بەو ئاستەی خۆی ناتوانێت پێداویستیەکان بەرهەم بێنێت. زەبرام خۆی کێشە و دوو شێشەمان نییە بەڕاستی دەیان کێشەمانێ، بەڵام چێش سەرچەکان بینایە شوێنەکەی ناگونجاوە بۆ کارگەی مافوری سلێمانی. خۆتانە بینن چەند گەرم و زستانانی چەندی ساردا. دوو دامەزراندن نییە بۆ فەرمانبەران، بەڕاستی بۆ کرێکاران. ئەمە 150 فەرمانبەرمانە بۆ ئێستا نزیکەی خوارسی فەرمانبەرمان هەیە بارهەمووی. یانەوەیەک لە کێشە گرنگکە. دووەمین بەڕاستی کێشەی سایرەمان هەیە، کێشەی مەواد ئەوەلیمان هەیە، کێشەی دەرماڵە و خوتورە و دەسەڵاتی داراوی داریمان هەیە. نیازمان بوو چەندین کارگەیت کە بکەینەوە، بەڵام بەداخەوە خۆتان نەزانن ئێستاکەوە کارگێکی خۆشمان وا بەرە و کۆتایی دێ. بەڕاستی بەداخەوە کاو قساکەم. کێشەکە لە نەبوونی توانادانیە، چونکە ئەم کارگەیە هێشتا توانای دروستکردنی بەرهەمی جۆرا و جۆری هەیە، بەڵام کاتێک پشتگیری و دەرفەتی گەشەکردن کەم دەبێتەوە، توانای بەرهەمهێنانیش بە هەمان شێوە ناتوانێت بەکار بهێنرێت. کاتی خۆی ئەنواع جۆرە مافورمان بەکاردێنە بە هەموو قیاسەکانەوە، بە هەموو بێزگە لە مافور بەشی جۆڵاییشمان هەبووە لێرە، قاتی شاڵیشمان دروست کردی هەر لێرە. مثلا جۆڵایەکە چییە؟ جۆڵای زەمبی لە حەسیرە بۆ پەشمینە کۆمەڵک شتی لە ئەو بابەتانەیە کە هەر شتێکێت و بینی کە بەکاری دەستی و کاری کەلتوری دروستکرابی لە کارگەی مافوری سلێمانی دروست کراوە. بەڕاستی ئێستا بەداخەوە ئێستا خۆتان نەبین چۆڵەوانیەکە سەیری دواوەکەن هەر دەبینی کە ناتوانین ئیشی لێ بکرێ لێرە، نەخەڵکمان بۆ دامەزرێ. کاکە فەرمانبەران کاتی خۆی دەرماڵەیان هەبوو، دەرماڵی مەترسیان هەبوو، دەرماڵی پاسیاتچویان هەبوو، پارەی خواردنیان هەبوو. ئێستا بەڕاستی هیچیان نەماوە. لە کارگەکەدا هێشتا توانای کارکردن لە ناو نەچووە، بەڵام ئەو توانایە پێویستی بە دەرفەتێک هەیە بۆ ئەوەی دووبارە بە تەواوی بجوڵێتەوە. لە هەمان کاتدا ئەو بەرهەمانەی دروست دەکرێن لە ناو کارگەکەدا نمایش دەکرێت و لە شوێنی تایبەتی فرۆشتندا دادەنرێت و بۆ کڕین بەردەستە. وڵای ئێمەشمان فەرشتنینە لێرە لە ڕاستیە لە زووە سێ بە چوار و لا کێشەوانەمان دروست دەکرد، بەس ئێستا هەر تابلۆ و منزەر ئەو شتانەیە کە دروستیەکەین، چونکە داواکاری نیوە کوجاران خەڵک داواکاری هەبوو، بەس ئێستا هەر بەهینی خۆمانێکن لەسەر باسمەی خۆمانێکن بۆ کارگەکەمان. والله ئێمە ئێستا ئەمانە کە ئەیبینین خەریتەی کوردستان و پاڵپشت و ئەنجا ئەم منزەرانە کە هەر بۆ دیوار هەڵواسین ئەو شتانەیە ئەوانە دروست دەکەن، شتی زۆر گەورە زەخم ناکرین چونکە نافرۆشرێت. ترتوانیمانە بەڕاستی شان بەشانی ئەوانەی ئێران کە ئیش و کاریان کردووە، یعنی هیچ گۆڕانکاریەکی نییە لەگەڵ ئەوەیە، ئیشەکەمان دائیمە سەرکەوتوو بووە، بەس ئێستا بۆی ئەم قەیرانەوە هیچ سەرفیاتێکی نییە بۆ فرۆشتن. لە پشت هەر بەرهەمێکدا کات شارەزایی و دەستی کارمەندێک هەیە، بەڵام بۆ ئەوەی ئەم بەرهەمانە بگەنە دەستی کڕیار تەنها بەرهەمهێنان بەس نییە، بە بازاڕکردن، ناساندن و پشتگیری کڕیار ئەو هەنگاوانن کە دەتوانن بەرهەمی ناوخۆیی لە ناو کارگەوە بگەنە ناو ماڵەکانی هاوڵاتیان. ئەم بەشە بریتیە لە ئەو بەرهەمانەی کە ئیشی لێکن و کە ئیچن و تەواوە بێ ئەیهێنینە بۆ ئەم بەشی فرۆشتن. ئەمە ئیتر بەرماڵ و جانتا و حەسیر و بەڕێ و فەرشە و ئاڵای کوردستانە و هەر هەمووی ئەهێنن لەم بەشەدایێنین. ئیتر هەر کەسێک بۆ کڕن بیکڕن ئەیهێن تێن لێرە ئەیکڕن کە بازار بێ تێن لێرە ئەیکڕن و ئەیفرۆشین. کارگەی مافوری سلێمانی لە توانایدا هەیە بەرهەمەکانی بە جۆرێک دروست بکات کە کێبڕکە بکات لەگەڵ بەرهەمی هاوردەکرا و هەناردەکردن بۆ دەرەوەی کوردستان، ئەمەش بە پشتیوانی و پشتگیری بەردەوام. ئەمە پێداویستی خەڵک دوو شتی هەیە. ئێستا کاری کەلتوری جیایە، پێداویستی خەڵک جیایە. ئەگەر پێداویستی خەڵک و بمانێ ڕبح بکەین، قازانج بکەین، پێویستە دەستگایەکی ماشێنی لە تەنیشت کارگەی کارەدەستیەکانمان ماشێن کارەدەستیەکانمان بکرێتەوە بۆی بتوانین تەزیزی هەموو سلێمانی و ناوەڕاست و جنوبی عێراقش و ئەگەر بکرێت بۆ دەروی وڵاتیش بنێری، نەک ئەو فەرشانەی کە لێسا لە تورکیا و لە ئێرانەوە دێن. بەڕاستی ئەمە بتوانین تەزیزیان بکەین. ئەگەر دەستگای ماشێنیمان بۆ دابدرێ بۆ نایکەین، بۆ ناتوانین. داوا لە کاقوبا دەکەم هەلێرە بەڕاستی بێتە سەرخەت لەو مۆزوعە، بێتە سەرخەت بەڕاستی تاکەنجین. ئەگە ئەمە نیازی چەند کارگەیت کەماوە بکرێتەوە.
ئەی باشە ژێرخانی ئابووری خۆمان خۆمە کۆمەڵک مەڕ و ماڵاتشی زۆرمان هەیە دوو کارگەمانە بوو لە کفری و لە تەقتەق هەردووشان داخران یەکیان خوری مەڕەکانی خۆمان بۆی شوشتەوە یەکیشیان ئەیدەی ڕێست و ڕەنجێ کرد و تەوزیعی هەموو مەعاملەکانی کوردستان کە حوت کارگەی لێیە کوردستان بۆ ناوەڕاست و جنوبی عێراقش ئەمان نارد هەردوو کارگە داخراوە برا معمەلی ئەلبیسەکەمان داخراوە کۆمەڵک معمەلی کە داخل خۆمیش تاکیدمەوە معمەلەش داخرێت ئەگەر من نەمینم هەموو بە زوودی خۆم بۆ کارگە زوودی خۆم ئەو هەواڵانی کە لە دەوروبەرم بووینە توانیمانە خۆڕابگرین تا ئێستا ئەم کارگەیە هێشتا توانای بەرهەمهێنانی هەیە هێشتا کارمەندانی شارەزا تێیدا کار دەکەن و هێشتا بەرهەمەکانی دەتوانن سەرنجی بازار ڕابکێشن بەڵام ئەوەی پێویستە تەنها کارکردن نییە پێویستە ئەم توانایە ببیندێت پشتگیری بکرێت و دەرفەتی گەشەکردنی پێ بدرێت چونکە پشتگیری لە کارگەناوخۆیەکان تەنها پشتگیری لە بەرهەم نییە پشتگیریە لە کار شارەزایی و داهاتووی مرۆڤەکان.